ئێمە تەوەریشکەمان ناوە کە بابەتێکە بەناوی پێشاتەکانی یەکەم جار بە دەنگی مامۆستا قادرۆک ئەگەری با هەمومان گوێ بیسی بینەگەر کاکە سورین لە کۆنتترۆل بۆمان ئامادەکات. یەکەم پزیشکە خەڵکی سلێمانی بوو دکتۆر حسێن ئەفەندی باباجان کە لە ساڵی 1268 هجریدا لە سلێمانی لەدایک بووە لە کولیەی طوبی ئەستەمبول خوێندوێتی و بۆ بە پزیشک لە سوپای عوسمانلیدا. ئەمیش کوڕی میرزا بەدیعە کە ناسراوە بە دکتۆر میرزا بەدیع باباجان. حسێن ئەفەندی لە ساڵی 1342 لە کەرکووکەوە بە سواری ئێستر دێت بۆ سلێمانی و کاگاتە پتەکەی قلیاسان ئێسترەکە هەڵەتیزێ و ئەیخاتە خوارەوە هەر لەوێ ئەمری خوا بەجێ دێنێت. لە زمانی مەحموود ئەفەندی قادراغادا یەکەم شەقام و یەکەم باخچەی گشتی بە یەکەوە دروستکران لە ساڵی 1930 لەلایەن شارەوانی سلێمانیەوە. ئێستا پێی دەوترێت شەقامی مەولەوی. یەکەم باخەوان کە دەستی کرد بە دارناشتن ئەوڕەحمانی باخەوان بوو. شەقامی مەولەوی لە پێش شۆڕشی 4 تەمموزدا پێیان دەوت جادەی تازە. یەکەم کارگە کارگەی مستەفا بەگ لە ساڵی 1927 تا ساڵی 1928 بوو. ئەمەش کارگەی سۆدە و سیفۆن و لیمۆ بوو کە پێیان ئەوت ناملێت. شوێنەکەی هەر شوێنی قاپلی سینەما سیروانی ئێستا بوو لە کاتی خۆیدا کەلاوە بوو. یەکەم سینەمای سەلاحەدین بوو لە شوێنی چاخانەی حەمەڕەق لە ساڵی 1942 دا دامەزرا کە بەرامبەر سینەما سیروانی ئێستا دەگرێتەوە. یەکەم کارگەی سەهۆڵ کارگەی قەندیل بوو کە لە ساڵی 1958 دا دامەزراوە لە بەردەمی گردی مشیراوە. خاوەنەکەشی گارەبێت نعلبەندی بوو. یەکەم کتێبی کوردی دیوانی مەولانە خالید بوو لە ساڵی 1844 زاینی لە ئەستەمبول چاپ کراوە. یەکەم کەس ماتۆڕی هێنایە سلێمانیەوە ڕەشید ئەفەندی حاجی برایم ئاغای برای خاڵەمچە کە ئەفسەرێکی عوسمانی بوو. لە کۆتایی ساڵی 20ەکان داهاتەوە سلێمانی بە پاسکیل. لە سەرەتای سیەکانیشدا ماتۆڕشی هێنایە سلێمانی. یەکەم تەلەفۆنی ژمارە 1 چاپخانەکەی پیرەمێرد بوو. یەکەم ئۆتۆمبیلی ژمارە 1 ئۆتۆمبیلەکەی شێخ لەتیفی شێخ مەحموود بوو. یەکەم بەڕێوەبەر و پێشکەشکاری بەرنامەی کوردی کە ئێزگەی کوردی لە کرایەوە لە بەغدا لە ساڵی 1939 کامیلی کاکامین بوو. یەکەم کەس لە ناو مەلاکاندا فێستی سووری لەسەر کرد مەلا مستەفای حاجی مەلا ڕەسوول سەفوەت بوو.